ساڵاتان لێبێم کاتان باش من لە گەڕەکی شۆراوم لە شاری کەرکووک ئەمڕۆکە لە ڕووداوێکی نەخوازراودا تەرمی ژنوپیاوێک لەم گەڕەکە دۆزراونەتەوە کە تا ئێستا نازانرێت لەلایەن کێوە کوژراون بەڵام بەپێی ئەو زانیارانەیەکەوە دەستکەوتونە پیاوەکە ناوی عەباس محەممەدە و تەمەنی سەروی 6 ساڵە ژنەکەش تەمەنی 45 ساڵە ناوی نوربەدرە ئەو زانیارانێکەوە ئەو زانیارانێکەوە دەستکەوتون لە شوێن ڕووداوەکە ئەم پیاوە ئەو هاوژینەی دووەم هاوژینی بووە هێناوێتی بەر لە چەند ڕۆژێک هاوژنی یەکەمی بە نەخۆشی کۆچی دوایی کردبوو ئەمڕۆکەش بەرەبانی ئەمڕۆ تەرمەکەیان لە نێو ماڵەکەی خۆیاندا لە گەڕەکی شۆرا و دۆزراوەتەوە بەپێی زانیاریەکان پیاوەکە بە ڕەگەز کوردە و خێزانەکەی تورکمانە بۆ زانیاری زیاتر ئێمە لە شوێن ڕووداوەکەی عوسمان زانیاری زیاتر کۆکەینەوە بەڵام نەمانتوانین لەگەڵ هێز ئەمنیەکان قسەکەین و زانیاری زیاتر کۆکەینەوە لەسەر ئەو بابەتە من شاید حاڵێکم هەیە ئەگەر ئازاد نەبێ بفەرمی بۆ ئێرە ئەم کاتەوە باش ئەگەر باسی ئەوم بۆکی ئێوە کە ئەمڕۆکە ئەو تەرمەتان بینیەوە لە نێو ئەو ماڵە چیتان بینی کاتێک چوونە شوێن ڕووداوەکە ئایا ئاستەواری چی بەرجەستەی تەرمەکانەوە بەڵێ من سعات 12 هاتمەوە بۆ ماڵ خێزانەکەم پێمی و تەلەفۆنشم بۆ کرا وتیان جیرانمان لە خوارەوە ئەڵێن شتێکی وایان بەسەرهاتەوە سەر بڕاون بەسەریعی دەرچووم ڕام کرد لەگەڵ دوو سێ جیرانە چین سێرەکەی ژنەکەی و ماڵ مناڵەکەی لە عەرز کەوتووە چوونە ژوورەوە سێرەکەم کابرا لەسەر خەنەفەکە دەستوانی نەبەستراوە کۆشەی لە باوشێتی و سەری بڕاوە و خوێن لە دەمیاتەوە دەرەوە دیار بوو مقاومەشی کرد و دەسۆمانی هەمووی خوێن بوو چوومە ژوورتر سێرەکەم شت هەمووی لەو ناوە کەوتووە دیارە دەست بوو نەبزانە شتەکانیان دووسیان بیتزن ژنەکەش دەستیان بەستی بوو لە دواوە کە فڕیاندا بۆ سەر سیسەم لەسەر سیسەمەکە نەچوومە زۆر نزیک ژنەکە نەکەوتمەوە چون بەڕاستی وەزعەکەەوە نەبوو تێک چوون بەڕاستی کە بینیم شۆک بووم لەگەڵەمەیە یعنی شتێک ڕوویداوە زۆر سەیر ئێمە دوێنێ شەو نەجۆمان لە تەقە بۆ نەجۆمان لە هیچ بووە ئاگامە لیشتێنە بۆ لە خوار ماڵ ئێمەوەی بە 150 مەتر ماڵەکەش تەنیایە جیران لە دروپشتیان نییە بۆیە لەوانەیە ئەم شتە ڕوویدا بێ بەو شێوەیە تای ساک کێشەی کۆمەڵایەت شتویان نەبووە ماڵە زۆر بێدەنگون هەر ژنێک و پیاوێکش بوونە کوڕەکەی نازانم ژنیە ناوە لە چۆ دانیشێت لەگەڵیان دانانشێ ژنێک و پیاوە بوونە و یعنی شتێکی زۆر ناخۆش و زۆر سێر ڕوویدا من ئەمە بوو کە هەموو خۆم بینیتم لەناو ماڵەکە بەو شێوەیە بوو ئەوە وەکو دەوروبەری دراوسی ئەم بوونە نەتان بیستۆ پێشتر لە ڕابردووە ئەو ماڵە هیچ کێشەیەک یان هیچ کێشێکی شخصیانە بێ لەگەڵ هیچ کەسێکە هیچی ژنوپیای فەقیر بوون منەوەنی کە لێرەوە چەند جارێ لەوانی یەک دوو جارێ ڕەت بوو بێتم لەگەڵ ماڵەوە بینیمە لەوێ کورسێکی داناوە خەیبوار کابرا دەمچوانم بینی یەکەم جا بوو لە نزیکەوە ببینم بەو شێوە بینیم بەڕاستی سەدمێکی زۆر ناخۆش بوو لەو گەڕەکێکی ئاوها یعنی زۆر ناخۆشە زۆر شتێکی سەرسڕێنەرە و شۆک بووینە هەمومان بەڵێ دەستخۆش ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە وەکو دەبینن ئەمە ماڵی ئەو کەسەیە کە ئەمڕۆکە ڕووداوەکەی لێ ڕوویداوە لە گەڕەکی شۆراوە کە دەکەوێتە باکووری شاری کەرکووک ئەمە دیمەنەکانی ئەماڵەیە بەپی ئەو زانیارانێکەوە دەستکەوتون وەکو تیمی شاتێز دەستمان کەوتووە ئەو پیاوە دووەم خێزانی بووە کە لە ئەمڕۆکە کوژراوە لە هەمان کاتیشدا ئەو پیاوە وەکو باسەوە دەکرێت کە لەگەڵ ئەوەدا ئۆتۆمبیلەکەی بردراوە لەگەڵ بڕێک زیار کە لە ماڵەکەی داهبووە بڕێک پارە و زیار لە ئێستادا ئەو زانیارانێکەوە دەستکەوتون ئەو پیاوە ئۆتۆمبیلەکەی لە گەڕەکی قادسیەی شاری کەرکووک دۆزراوەتەوە وەکو لە دیمەنەکاندا دیارە ئەگەر هاوکارم دیسان نیشانداتەوە قەرەباڵغیەک هەیە لە بەردەم ماڵەکەدا و هێزە ئەمنیەکانیش لە شوێنی ڕووداوەکەن دەستیان کردو بە دەستپێکردنی لێکۆڵینەوە بۆ ئەو دۆزینەوەی سەرداوێک بەڵام تاوەکو ئێستا ڕێگە نادەن هیچ کام لە ڕاگەاندنەکان نزیکی شوێنی ڕووداوەکە بکەنەوە بە بیانووی باس لەوە دەکەن کە کەسوکاری ئەو خانەوادەیە لە حاڵەتێکی دەرونی نادێگیردا بۆیە حەز ناکەن کەەوە ڕاگەاندنەکان نزیکی ڕووداوەکە بکەن ئەمی ئیبینن دیمەنی ڕووداوەکەی ئەمڕۆیە کە خانەوادەیەک ژنوپیاوێک لە گەڕەکی شۆراوی شاری کەرکووک تەرمەکانیان بە کوژراوی دۆزرایەوە